بەیانێکی زووی گوندی ئەحمەداوایە. ئەم باخەوانە سەرقاڵی چنینەوەی هەنجیرە. عەبدوڵڵا محەممەد 15 ساڵە هێندەی ئەمساڵ خۆشحاڵ نییە بە بەرهەمی هەنجیرەکانی. ئەو دەڵێت ئەگەرچی بەرهەممان کەمە، بەڵام زۆرێک لەو نەخۆشیانەی لە درەختەکانی دەداین ئیمساڵ نەماوە. عەبدوڵڵا دوای چنینەوەی هەنجیرەکانی لە سەبەتەی دەکات و ئاڕاستەی بازاڕی دەکات. ئیمساڵ ساڵەکەی گونجاوە بۆ هەنجیر لەم چەمی زەڵمە لە ئەحماوە، چونکە ئەو نەخۆشەی کە جاران بوو پێشوو بوو ئەم نەخۆشە ئیسەن نەماوە. ئەم بەفر و سەرما و سۆڵە کاریگەری تێکردووە و ئەو نەخۆشی کام هەنجیری زۆر خراپە ئەوەیان زۆر باشترە ئیمساڵ. فاڕۆق کەریمی باخەوانیش ئاماژە بەوە دەکات هەندێک نەخۆشی هەنجیر هێشتا ماوە کە هۆکارە بۆ لە ناوبردنی بەشێک لە بەرهەمەکانمان. هەندێکی گەورەیە، هەندێکی جوانە، تامی خۆشە، بەس ئەم نەخۆشی کە لێ ئەدا تۆزێکی لێ خەسارەکە لە هەنجیرەکە خۆی هەنجیر خواردنەکە کە ئەمەیە تۆزێکی خراپێ ئەو تۆزە ئەوی تر خراپەکە. پشتیوان مستەفا ڕۆژانە بەرەمی هەنجیری زەڵم و ئەحمەداوای لا دەست دەکەوێت. دەڵێت سەربارەوەی بەرهەمی ئەمساڵ کەمە، بەڵام خواست لە تەواوی شارەکانی هەرێمەوە لەسەر هەنجیری ناوچەکە هەیە. ئێمە بەس هەنجیری زەڵم ئەفرۆشین، لەبەرەوە هەنجیری زەڵم بەناوبانگە، هەنجیرێکی زۆر جوانە، بەتامە، ئەم جارێش خواستێکی زۆری لەسرە، خەڵک زۆر داوایەکە. ئێمە ڕۆژانە ئینێرین بۆ سلێمانی، بۆ هەولێر، بۆ هەڵەبجە خەڵک داواکاریەکە، ئێمەش بۆیان نەنێرین. هەنجیر جگەلەوەی تاموچێژێکی تایبەتی هەیە، لە ڕووی تەندروستیەوە خواردنی زۆر سوود بەجەستە دەگەێنێت، چونکە پێکاتەی هەنجیر جگە لە ڤیتامینەکانی A و C دەوڵەمەندیشە بە کالیسیۆم و ئاسن و پۆتاسیۆم و مەگنیسۆم. ئێستاش وەرزی پێگەشتنی ئەم میوە هاوینەیە لە هەورامان. ڕۆژانە باخەوانان بە ئامادەکراوی دەیخەنە ناو بازاڕەکانەوە. سەڵاح جەمیل، کورسات نیوز، گوندی ئەحمەداوە.